خۆشەویستەکانم هەبوونی نیعمەتێکی زۆر گەورەیە. ئەگەر ئینسان هەی بێ و بتوانێت خێر و سەدەقاتی پێوە بکات نیعمەتێکی زۆر گەورەیە. ئێمە خۆمان نەزانین دنیا و هەرچی ئەوەی تایەتی لە پارە و پول و سەروەت و سامان و ماڵ و هەرچی هەیتە نەفسی خۆتیش هەمووی خوایە. دە نیعمەتێکی زۆر گەورەیە لە کاتێکە ئەگەر فرسەت هەبێ و خوای تەعالا بوارت پێ بدا تۆ بتوانی ببەخشی لە شوێنی خۆیان ببەخشی. ئەوە هەلێکی گەورەیە بەڕاستی بۆ ئینسان. لەبەر ئەوە ئینسان هەلەکان لەدەست نەدا، هەلەکانی ژیان لەدەست نەدا بۆ بەخشین. بیرم دێ لە مزگەوتێک لە مزگەوتەکان ئەمانویست قاتی دووەم دروستکەین بۆ مزگەوتەکە. لەو کاتێک کە ئەمانویست قاتی دووەم دروستکەین پارەمان کۆ کردەوە، ڕۆژی جمعە بوو. من ئەمە ئێکە باسیەکەم لە نەوەتەکان بوو، کۆتایی نەوەتەکان. ئەلەو کاتە کەسێک هەبوو لەگەڵمانە پارەی کۆ کردەوە، یعنی لەسەر بەرماڵەکە بوو. دوای ئەوەی نوێژەکە تەواو بوو ئەوانە هات بۆ لام وتی مامۆسا ئەوەی کە سیر بوو لەناو ئەم هینەیە کە ئەمڕۆ پارەمان کۆ کردەوە بوو خاڵۆم، جا خاڵۆ پیاوێکی دەوڵەمەند بوو. وتی خاڵۆم لەناو ئەو خەڵکەیە بوو کە پارەی ئەدا تەنها 5 دیناری خستە سەر بەرماڵەکە. ئەو کاتە دیناری سوئیسری بوو. وتی تەنها 5 دیناری خستە سەر بەرماڵەکە. منیش پێم وت خاڵۆ گیان تۆ الحەمدولله خاوەن ئیمکانیاتێکی زۆری و پارەیەکی زۆرت هەیە بۆ 5 دینار بۆ 5 دینار. وتی کوڕە دەوازم لێ بێنە ئەوەنە هین زۆرە، مەسەلەن وەکو بڵێ یعنی مەجال زۆرە بۆ خێرکردن، ئەوەنە هین زۆرە ناکرێت، یعنی وەکو بڵێ هەر ئەوەم پێکرێت. سبحان الله زۆری پێ نەچوو. من گەڕامەوە بۆ ماڵێشتا نان مەخوار، کابرا هات بە پەلا بە سیارەیەک هاتە شوێنمە. وتم چییە؟ وتی وەڵاهی خاڵۆم تووشی حادیسە بووە، یعنی هەر لەوێ دەرچوون بۆ شوێنێک بڕۆن، لەوێ تووشی حادیسەیەک بوو. سبحان الله لەگەڵ ماڵ و مناڵەکەیە. المهم ئەو کابرا مرد. ئەو کابرا مرد. پاشان من لە دوای تەعزیەکەی ئامادە بووم لە دابەشکردنی ماڵەکەیە. لە دابەشکردنی ماڵەکەیە تقریبا 1.5 ملیۆنێکی سوئیسری هەبوو. سەروەت و سامانەکەی 1.5 ملیۆن سوئیسری هەبوو. 1.5 ملیۆن. کابرا 5 دیناریە بەخشی. سبحان الله بۆ خوا بۆ ماڵەکەی خوا 1.5 ملیۆنێکی هەبوو. حتى تەنانەت یعنی هەنیەک لەوانەی کە وەرەسەیان ئەبێت وەرزدان بەشەکە و یعنی باوەڕ کە هەر لەناو مەجلیسەکە بوو بە دەمەقاڵیان وە گوێنیان پێدا. گوێنیان پێدا. ئاوایە وەرقاون ئەوانەی کە وەرەسەکە بن لەودا دوعای خێرت بۆ ناکەن. باوەڕ کە زۆربیان ئەسڵەن حتا ئەو ڕۆژە ئەمرن تویان لەبیر نیە، نایەنە سەر قەبرەکەتیش. نایەنە سەر قەبرەکەتیش. وەیە پیا ئەو پیاوەیە لە کاتی خۆیان فرسەتەکان لەدەست نادا و خێری خۆیەکە و سەدەقەی خۆیەکە.